بەشتین سڵاوی ئێمەتان پێشکەش بنرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت لا بەرنمەیەکی دیکە بە چەندین تەوەری دیکە وێڕێ هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان هیوادارم کە تا کۆتایی لەگەڵ ئەم بەرنمەیە ببن. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە زیاتر لە 40 وڵات بەشداری لە هاوپەیمانی نێودەوڵەتی دەکەن بۆ شەڕ لە دژی دەوڵەتی ئیسلامی داعش. لە چوارچەوەی هەوڵەکانی ئەمریکا سەبارەت بە پێکێنانی بەرەیەکی هاوپەیمانی جیهانی دژ بە داعش، وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی وڵاتانی سعودیە و ئوردنی کردو و لەوانەیە ئەم هەوڵانە 3 ساڵ بخایەنێت. سەرەتایی دەستپێکەکان بە هێرشی ئاسمانی هێزی ئاسمانی ئەمریکا بۆ سەر مڵگە و حشارگاکانی داعش لە عێراق دەستی پێکرد. قۆناغی کۆتایی ئەم هەڵمەتەش لە ناوبردنی داعشە لە ناوچەکە. لەم ماوەیەدا زیاتر لە 145 هێرشی ئاسمانی بۆ سەر مڵگەکانی داعش کراوە. راپۆرتێک لەم بارەیەوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە کە زیاتر لە 40 وڵات بەشداری لە هاوپەیمانی نێودەوڵەتیدا دەکەن لە چوارچێوەی ئەو هەڵمەتە نێوەی پێشتر باراک ئۆباما سەرۆکۆماری ئەمریکا ڕایگەیاندبوو بۆ لەناوبردنی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش و بەردەوامن لەسەر کۆکردنەوەی پشتیوانی نێودەوڵەتی زیاتر. هەر لە چوارچێوەی هەڵمەتەکەی ئەمریکا بۆ مەبەستی زیادکردنی پشتیوانی نێودەوڵەتی جانکری وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی هەریەک لە وڵاتانی عەرەبستانی سعودیە و ئوردنی کرد بە مەبەستی بنیاتنانی هاوپەیمانی لە دژی چەکدارانی تێرۆریستی داعش. هاوکار ڕۆژنامەی شەرقۆل ئەوسەد لە ئازاری وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڵاوی کردەوە. ئەمریکا لەم هەڵمەتەیدا توانیویەتی تا ئێستا زیاتر لە 40 هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ دژایەتیکردنی داعش بەدەست بێنێت. ئەگەری ئەوە هەیە هەڵمەتەکەی ئەمریکا بۆ لەناوبردنی داعش 3 ساڵ بخایەنێت. قۆناغی یەکەمی جێبەجێکردنی هەڵمەتەکە بە هێرشی هێزە ئاسمانیەکان دەستی پێکردووە و بۆ لێدانی پێگە و حەشارگەکانی داعش. قۆناغی کۆتایی ئەم هەڵمەتەش بنبڕکردنی داعش دەبێت لە ناو سووریەدا. دەوڵەتی ئەمریکا دەڵێت لە ئێستادا خەریکی ئامادەکردن و جێبەجێکردنی هێرشی فراوانن بۆ سەر داعش لە عێراق و سووریەن و لە 3 قۆناغ و لە ماوەی 3 ساڵدا دیاردەی داعش بنبڕ دەکەین بەگشتی. بەپێی راپۆرتی ڕۆژنامەی نیویۆرک تایمز جێبەجێکردنی تەواوی ئەم ئەمەلیاتە لەوانەیە تا کۆتایی دەسەڵاتدارەتی باراک ئۆباما درێژە بکێشێت. نیویۆرک تایمز هەروەها لە زمانی کاربەدەستانی پلەبەرزی دەوڵەتی ئەمریکاوە نووسیوێتی کە لە قۆناغی یەکەمدا لە ڕێگری هێرشی ئاسمانیەوە پەلاماری هەموو شوێنەکانی داعش لە باکوور و ڕۆژاوای عێراق دەدرێت و بۆ پشتیوانیکردن لە کەمینە نەتەوەیە ئاینەکانی ئەو وڵاتە هێزی نظامی دیپلۆماسی هەواڵگەری ئەمریکا لە عێراق جێگیر دەبێت. ئەم بەشەی عملیاتەکە لە مانگی ڕابردووە دەستی پێکردووە. لەم ماوەیەدا زیاتر لە 145 هێرشی ئاسمانی بەهێز بۆ چەکدارانی داعش کراوە. لە قۆناغی دووەمدا بڕیارە پاش پێکێنانی دەوڵەتی گشتگیر لە عێراق هەوڵەکان زیاتر لەسەر ڕاهێنان ڕاوێژکردن و پڕچەکردنی هێزە چەکدارەکانی عێراق چڕ ببنەوە و شیمانەی ئەمە دەکرێت کە ئەو ڕاهێنان و پێڕانەگەیشتنە زیاتر هێزە سونیەکان و بە تایبەتی هێزی پێشمەرگە بگرێتەوە. لەلایەکی دیکەوە هەواڵەکان باس لەوە دەکەن کە دەوڵەتی ئەمریکا بە پێویستی دەزانێت کە بۆی دەردەکەوێت تورکیا تا چ ڕادەیەک شەڕی داعش دەکات و هاوکا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاشکرای کردووە کە چاوەڕوانی زیاترمان لە تورکیا بوو، بەڵام لە نیگەرانیەکانی ئەو وڵاتە تێدەگەین. چاکی گەڵ وەزیری بەرگری ئەمریکا کە بەمەستی وتوێژکردن لەگەڵ کاربەدەستانی تورکیا سەبارەت بە شەڕی داعش سەردانی ئەو وڵاتەی کردووە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا، ئەحمەد داود ئۆغڵو سەرۆک وەزیر، عیسمەت یەڵماز وەزیری بەرگری، فەرەیدون ئۆغڵو ڕاوێژکاری وەزارەتی دەرەوە، نەجرەد ئۆزال سەرۆکی ستادی ئەرتەشی تورکیا کۆبووەتەوە. بەپێی راپۆرتی ڕۆیتێرز چاکێگەڵ دەیەوێت بزانێت تورکیا هەتا چەند لەو هاوپەیمانیەدا کە ئەمریکا بە نیازە لە دژی داعش پێکی بێنێت هاوکاری ئەو وڵاتە دەکات. هاوکار نەچیروان بەرزانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی ڕۆڵی تورکیا بە ڕۆژنامەی میلەتی ڕاگەیاندووە کە چاوەڕوانی زیاترینیان لەو وڵاتە بووە، هەرچەندە تورکیا تا ڕادەیەک هاوکاری مرۆیی هەرێمی کوردستانی کردووە. ئەوە لە کاتێکدایە هەوڵە نێونەتەوەکان بۆ لە ناوبردنی گروپی تێرۆریستی داعش هەر بەردەوامە و لەلایەکی دیکەوە هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق بەردەوام لە دژی داعش لە ناوچەکانی عێراق سەرقاڵی شەڕکردن و تاکو ئێستا چەندین ناوچەی گرنگی شارەکانی عێراقیان لە دەستی ئەو گروپە تێرۆریستیەدا دەرهێناوەتەوە. بەڵەبەرەزان لە ناوبردنی داعش بەهۆی کردەوە نامرۆڤەکانی ئەو گروپە و بێسنووربوونی جنایەتەکانی بەرامبەر بە خەڵکی ناوچەکە و هەروەها هەڕەشەکانیان لە خەڵکی وڵاتانی ڕۆژئاوا و ئامریکا
سەرەکیترین هەوڵی وڵاتانی ئەمریکایە و لە ئێستادا ئەم گروپە بەبێ بەزەیانە بەرامبەر بە خەڵکی ناوچەکە هەڵسوکەوت دەکات و دەست لە هیچ جنایەتێک ناپارێزێت بەرامبەر بە کەمایەتی ئاینی و نەتەوەیەکان. لەبەرەم هۆکارانە ئەمریکا و هەموو وڵاتانی جیهانی لە دوای جنایەتەکانی داعش لە شەنگاڵ بە زووترین کات هاوکاریەکانی خۆیان بۆ هێزی پێشمەرگە ڕەوانەی کوردستانی باشوور کردو. ئێستاش بە تەواوەتی ئاگاداری ئەوەن کە هێزی تەروریستی داعش لە ئەگەری مانەوەی دەتوانێت هەڕەشەیەکی گەورە بێت بۆ سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دواتر بە بەهێزبوونی ئەو گروپە و دەستڕاگەیشتیان بە سەرچاوە ماڵیە بەهێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوانە نەوت دەتوانێت هەڕەشەی جددی بێت بۆ ڕۆژئاوا و ئەمریکا. ئەو وڵاتانە و لەسەروی هەمویانەوە ئەمریکا نایهەوێت جارێکی دیکە گروپێکی تۆرۆریستی هەبێت کە هەڕەشەی لە چەشنی هێرشەکانی 11 سەپتامبری 2001 بۆ ئەو وڵاتە دروست بکات. و بەڵام لە ئێران و هاوکار لەگەڵ درێژەی گوشارە هەمەلایەنەکان بۆ سەرژنان لە ناو کۆمەڵگای ئێران و بنەماڵەکان هەروەها گیرودەبوونی ژمارەیەکی زۆر لەم توێژە بە مادە هۆشبەرەکان حامد علی نوسرەتی بەرپرسی ڕێکخراوی و دژایەتی لەگەڵ مادە هۆشبەرەکانی پارێزگای ئازەربایجانی ڕۆژهەڵات ڕۆژی چوارشەممە 19 خەرمانان ڕایگەیاندووە بەهۆی پەرەسەندنی زۆری توشبوونی ژنان بە مادە سڕکەرەکان بەتایبەت مادە هۆشبەرە دەستکردەکان سەنعەتی لە ڕێکخراوە کولتور و کۆمەڵایەتیان و هەروەها دامەزراو نظامیەکان داوای کردووە کە سەبارەت بە بەرگری لە توشبوونی ژنان بە مادە هۆشبەرە دەستکردەکان کارێکی جددی و کاریگەر بکەن. جێگای ئاماژەی مادە سڕکەرە سەنعەتی دەستکردەکان ئێستاکە جێگەی مادە سڕکەرە سروشتیەکانیان گرتووەتەوە و ئەمەش کاریگەری زۆر خراپ و شوێنەواری دەبێت لەسەر جەستە و دەرونی توشبوان بۆ مادانە. ڕاپۆرتێک لەم بارەیەوە هاوکات لەگەڵ درێژەی گوشارە هەمەلایەنەکان بۆ سەر ژنان لە ناو کۆمەڵگای ئێران و بنەماڵەکان هەروەها گیرۆدەبوونی ژمارەیەکی زۆر لە توێژەکان بە مادە هۆشبەرەکان محەممەد علی نوسرەتی بەرپرسی ڕێکخراوی دژایەتی لەگەڵ مادە هۆشبەرەکانی پارێزگای ئازەربایجانی ڕۆژهەڵات ڕۆژی چوارشەممە 19 خەرمانان ڕایگەیاندووە بەهۆی پەرەسەندنی زۆری توشبوونی ژنان بە مادە سڕکەرەکان بەتایبەتی مادە هۆشبەرە دەستکردەکان واتە سەنعەتیەکان لە ڕێکخراوە کەلتور و کۆمەڵایەتیەکان و هەروەها دامەزراوە نظامیەکان داوای کردووە کە سەبارەت بە بەرگری لە توشبوونی ژنان بە مادە هۆشبەرە دەستکردەکان کارێکی جددی و کاریگەر بکەن. جێگەی ئاماژەیە مادە سڕکەرە سەنعەتی و دەستکردەکان ئێستاکە جێگەی مادە سڕکەرە سروشتیەکانیان گرتووەتەوە و ئەمەش کاریگەری زۆر خراپ و شوێندارنەری دەبێت لەسەر جەستە و دەرونی توشبوان بەو مادانە. جێگەی باسە بە هاتنە خوارەوەی تەمەنی توشبوون و زیاتربوونەوەی ژمارەی توشبوان ڕۆژ لە ڕۆژ ئاسایشی کۆمەڵایەتی لە ئێراندا کەمتر دەبێتەوە و بەرپرسان و ڕێکخراوە پەیوەندیدارەکان سەبارەت بە بەرگری لەو خەسارە کۆمەڵایەتیە کارێکی جددی و ئەوتۆ ناکەن. هەر لەو پەیوەندیدا پێشووتریش عەبدوڕەزا ڕەحمان فەزلی وەزیری ناوخۆی ئێران باسی لە دووبەرابەربوونەوەی ڕێژەی ژنانی توشبوو بە مادە سڕکەرەکان لە ئێران کردووە. هاوکات جێگری سەرۆکۆمار وتوێتی لە ساڵی 85دا 105 توشبووان بە مادە هۆشبەر لە ژنان پێکاتبوون کە ئەم ڕێژەیە لە ساڵی 90 گەیشتووەتە 110 و بەم پێیە ڕێژەی پەرەسەندنی ئاعتیاد لە نێو ژناندا زیاتر لە توشبوونی پیاوانە. هەروەها وتوێتی کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە ڕەچاوکردنی ئۆلگوی تایبەتی مادە سڕکەرەکان بە تایبەت بەکارهێنانی حەبە بزوێنەرەکان لە نێو کچانی مێرمنداڵ و خوێندکارانی زانکۆکان بەرەو ڕووبووینەتەوە. هەر لەم پەیوەندیەدا ساڵی ڕابردووش تەها تاهێری جێگری کاتی بەڕێوەبەری گشتی ستادی بەرەنگاربوونەوە لەگەڵ مادە هۆشبەرەکان باسی لە بەرزبوونەوەی ئاستی بەکارهێنانی حەشیش و کۆکائین لە نێو ژناندا کردبوو. وتبووی ئەم کارە لە نێو بەشێک لە ژنانی تاراندا بووەتە باو و وەک شێوەیەک لە ژیانی ئێستا ڕەچاوی دەکەن. هەروەها عەلیڕەزا جەزینی لە کۆنگرەی زانستی ئاعتیاددا ڕایگەیاندووە زۆربوونی ڕێژەی بەکارهێنانی ڕەوانگەردان جێی نیگەرانیە و وتی بەکارهێنانی ئەم مادانە لە ساڵی 86ەوە 9 هێندە زیادی کردووە و گەیشتووەتە 126. شایانی باسە بەپێی ئاماری ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بازرگانی قاچاقی مادە هۆشبەرەکان لە ئاستی جیهاندا زیاتر لە 435 میلیارد دلار بووە کە 3 میلیارد دلاری ئەم قاچاقە پەیوەندی بە ئێرانەوە هەیە. بەڵێ بەهۆی نالەباربوونی بارودۆخی ژنان لە ناو کۆمەلگا و هەروەها بەهۆی سیاسەتە تەگڕەگەزەکانی کۆماری ئیسلامی بەرامبەر بە ژنان لە ئێستادا ڕێژەی بەشداری ژنان لە کاروباری کۆمەلگا و بەرەمهێنان ڕووی لە کەمی کردو و هەروەها ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی بێکاری بوونیان ڕووی لە زیادکردنا. سیاسەتی جیاکردنەوەی ژنان لە ناو زانکۆ شوێنی کار قەدەغەکردنی هەندێک لە ڕشتەکانی زانکۆ بە ژنان و قەدەغەبوونی هەندێک لە کارەکانی ناو کۆمەلگا بۆ ژنان بەشێکی دیکە لە سیاسەتە ناڕەواکانی کۆماری ئیسلامی بەرامبەر بە ژنانە.
هەروەها هیچ سیاسەتێک بۆ باشتربوونی بارودۆخی ژنان لە ئێستا ئارادا نییە و کێشە کۆمەڵایەتیەکان زۆرتر تەنگ بە ژنان هەڵدەچنێ و درێژەی ئەم بارودۆخە دەبێتە هۆکاری سەرەکی بۆ هاتنە خوارەوەی ئاستی باوەڕبەخۆبوون و هەروەها ئاستی بەشداری ژنان لە بەرەمهێنان و کارە کۆمەڵایەتیەکان. بەڵێ هەر لە ئێران و دوای بەڕێوەچوونی کۆمەڵی گشتی کانونی نووسەرانی ئێران غۆڵام حوسێن موحسێنی ژەیی وتەبێژی بەشی قەزایی کۆماری ئیسلامی ئێران هەڕەشەی لەو کانونەی کرد و وتپووی ڕوبەڕووی یاساییان دەکاتەوە و ڕێگە نادات کە سنووری دیاریکراو ببەزێنن. ماوەیە کە نووسەران و چالاکانی چاپ و ڕاگەیاندن لەلایەن بەشە ئامنێتی و قەزایی ڕژیمی ئێران فشاریان خراوەتە سەر و بە ئاشکرا سەرکوت و لە مافەکانیان بێبەش دەکرێن. محسنی ژەیی لە کاردانەوە بە بەڕێوەچوونی کۆبوونەوەی گشتی نووسەرانی ئێران هەڕەشەی توندی لە بەڕێبەرانی کانونی نووسەران کرد و دووپاتی کردبووەوە ڕوبەڕوویان دەبێتەوە و بەبێ هیچ شێوەیەکش ناهێڵێت ئەو کانونە سنووری دیاریکراو ببەزێنێت. راپۆرتێک لەم بارەیەوە. دوای بەڕێوەچوونی کۆبوونەوەی کۆمەڵی گشتی کانونی نووسەرانی ئێران غوڵام حوسێن موحسێنی ئێژەیی وتەبێژی بەشی قەزایی کۆماری ئیسلامی ئێران هەڕەشەی لەو کانونە کرد و وتبووی ڕوبەڕووی یاساییان دەکاتەوە و ڕێگە نادات کە سنووری دیاریکراو ببەزێنن. ماوەیەکە نووسەران و چالاکانی چاپ و ڕاگەیاندن لەلایەن بەشە ئەمنیەتی و قەزاییەکانی ڕژیمی ئێران فشاریان خراوەتە سەر و بە ئاشکرا سەرکوت و لە مافەکانیان بێبەش دەکرێن. موحسێنی ئێژەیی لە کاردانەوە بە بەڕێوەچوونی کۆبوونەوەی گشتی نووسەرانی ئێران هەڕەشەی توندی لە بەڕێوەبەرانی کانونی نووسەران کرد و دووپاتی کردبووەوە ڕوبەڕوویان دەبێتەوە و بە هیچ شێوە ناهێڵێت ئەو کانونە سنووری دیاریکراو ببەزێنێت. بە وتەی وتەبێژی بەشی قەزایی ڕژیمی تاران ئەو سنوورانەی کە بەسەر کانونی نووسەرانی ئێران سەپاوە هەتایە مەبەست لەو سنوورانە گۆڕینی ناوی کانونەکە لەژێر چاوەدێری بەشە دەوڵەتیەکاندا کارکردن بابەتەکان دەبێت لە سانسۆر تێپەڕ بن و چەندین سنوور و قەدەغەکراوی دیکە. لە ماوەی ساڵانی ڕابردووشدا کێشە و ناکۆکی کانونی نووسەرانی ئێران و بەشە دەوڵەتیەکانی حکوومەتی کۆماری ئیسلامی زۆر قوڵتر بووەتەوە و دەوڵەت دەیهەوێت بە هەر شێوەیەک بێت دەست لە ناو کاروباری ئەو کانونە وەربدات و لە سەربەخۆیی بیهێنێتە دەر، بەڵام ئەندامانی ئەو کانونە مەرجی زیندومانەوەی ئەو ناوەندە سەربەخۆی دەزانن. ڕۆژی هەینی حوتی خەرمانان دوای 12 ساڵ کۆمەڵی گشتی کانونی نووسەرانی ئێران لە شوێنێکی تایبەت و خصوصی کۆبوونەوەیان بەڕێوە برد. ژمارەیەکی زۆر لە ئەندامانی ئەو کانونە لەو کۆبوونەوەدا بەشدار بوون. ئەو کۆبوونەوە بە مەبەستی هەڵبژاردننی هەیئەتی دەبیران بەڕێوە چوو. بەپێی زانیاریەکان چەندین کەس وەکو ڕەزا خەندان مەهابادی، حەسەن ئەزغەری، عەلی ئەشرەف دەرویشی، مهدی غوبرایی و بێکتاش ئابتینی وەکو ئەندامی هەیئەتی دەبیران هەڵبژێردران و چەندین کەسی دیکەش وەکو ئەندامی عەلەلبەدەڵ دیاری کران. دوای بڵاوبوونەوەی بەڕێوەچوونی کۆبوونەوەی ئەندامانی کانونی نووسەرانی ئێران غوڵام حوسێن موحسێنی ئێژەیی وتەبێژی بەشی قەزایی ڕژیمی تاران کاردانەوەی لە خۆنیشاندا و سەبارەت بەو کۆبوونەوە ناڕەزایەتی دەربڕی. دوایەوەی کە هەوڵەکان بۆ تۆمارکردنی ڕەسمی کانونی نووسەرانی ئێران بە ئاکام نەگەیشت، چالاکی ئەو کانونە لە دەهەی هەفتای هەتاوی گەیشتە ئاستێکی زۆر بەرز و هاوکاتی شێزامنیەتەکانی کۆماری ئیسلامی ئێران دەستیدایە دروستکردنی کێشە و ناکۆکی لە نێوان ئەندامانی کانونی نووسەرانی ئێران و بە شێوەیەک چەندین نووسەر و ئەندامی ئەو کانونەی وەکو سەعید سیرجانی زیندان کرد و ئەحمەد میرعەلایی، ئەحمەد تەفەزوڵی، مەجید شەریف، فەرەج سەرکوهی تێرۆر کرد. ڕژیمی ئێران بە تێرۆرکردنی ئەو کەسانە نەوەستاوە و ژمارەیەکی دیکەی لە نووسەر و شاعری ئەندامی کانونی نووسەرانی ئێرانی کە خوازیاری سەردان بۆ ئەرمەنستان بوون لە ڕێگادا تێرۆر کرد تا بەم شێوە کۆتایی بە کانونی نووسەران بهێنێت. بەڵام ئەو کانونە بە چالاکیکردن لەژێر دژوارترین سەرکوت و کەموکوڕی درێژەی بە چالاکیەکانیدا. لە ماوەی ساڵانی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە ئەندامانی کانونی نووسەرانی ئێران بە تۆمەتی ساختەیی چالاکیکردن دژ بە ئەمنیەتی نەتەوەیی ڕژیمی ئیسلامی ئێران دەستگیر و حکمی قورسیان بەسەردا سەپا و ئێستا بەدەیان نووسەر و شاعر لە خراپترین دۆخی زینداندا حکمەکانیان تێپەڕ دەکەن. لە ماوەی ساڵانی ڕابردوو گوشاری زۆر خراوەتە سەر ڕۆژنامەنووسان، ڕووناکبیران و هونەرمەندانی ئێران بەهۆی ئەوەی کە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی هەوڵی تەواشەکاری و سڕینەوەی ئاسەواری ڕاستیەکان و ڕاستبێژان لەناو ببەن، ڕێزی یەکەمی گوشار و سەرکوتەکان دەخرێتە ئەستۆی ئەم تاقمە لە کۆمەلگا بۆ ئەوەی لێکدانەوە و ڕاگۆستنەوەی ڕاستیەکان بۆ باقی چینەکانی کۆمەلگا دژوارتر ببێتەوە.
داخستنی چەندین چاپخانە و دەستگرتن بەسەر سەدان بەرهەمی نووسەران و ڕووناکبیران بەشێکە لە هەوڵەکانی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بۆ گەیشتن بە ئامانجەکانیان. ئەوەی کە لە ماوەی دەسەڵاتداری کۆماری ئیسلامیدا بەرچاوە ئەوەیە کە بە هیچ جۆرێک ناهێڵێت و ناتوانێت دەنگێکی جیاواز قبول بکات و بەردەوام هەوڵی سڕینەوە و بەلاڕێدا برنی ڕاستیەکانی هەیە و هەر تاگیا گروپێک هەوڵی خستنە ڕووی ئەو ڕاستیانەی هەبێت هەوڵی لەناو برنی دەدات و زۆربەی نووسەران هونەرمەندان و ڕووناکبیران ئێستا لە تاراوگە دەژین و بەرهەمەکانیان جێگای ڕێز و لە ئاستی بەرزی جیهانیدایە کە لە هەم بوارەکاندا دەتوانین سەدان نمونە ناو ببین. دامەزراوەی زانیاری وزەی ئەمریکا لە راپۆرتێک سەبارەت بە ئاسۆی وزەی جیهان لە ساڵی 2014 دەڵێت کە بەهۆی بوونی سزاکانی و دامەزراوە کۆنە نەوتیەکان بژانەوەی پرۆسەی بەرهەمهێنانی نەوت لە ئێران چەندین ساڵی پێویستە. بە پێی راپۆرتە کە ڕۆژی سێشەممە هەژدەی خەرمانانی پێشوو بڵاوکرایەوە بەرهەمهێنانی نەوت بەهۆی دابەزینی سروشتی بەرهەمهێنان لا دامەزراوە نەوتیەکان سزاکان و بەرەو پێشچوونی ئارامی پرۆژەکان چەندین ساڵ درێژە دەکێشێت کە بژانەوە بخۆیانەوە ببینن. ئەم ناوەندە سەر بە وەزارەتی وزەی ئەمریکا دەڵێت کە بەرهەمهێنانی ڕۆژانە نەوتی خاوی ئێران لە ساڵی 1974 گەشت بووە 6,100,000 بۆشکە لە ڕۆژدا. بەڵام لە ساڵی 1970 بەرابەر لەگەڵ ساڵی 1357 هەتاوی ئەم ڕێژەیە دابەزین و لە ئەنجامدا لە ساڵی 2001 تا 2010 نێونجی بەرهەمهێنانی نەوتی خاوی ئێران گەیشتە 4 ملیۆن بۆشکە لە ڕۆژدا کە ئەم ڕێژەیە لە ساڵی ڕابردوو دابەزیوە بۆ 3,200,000 بۆشکە لە ڕۆژدا. راپۆرتێک لەم بارەیەوە دامەزراوی زانیاری وزەی ئەمریکا لە راپۆرتێک سەبارەت بە ئاسۆی وزەی جیهان لە ساڵی 2014 دەڵێت کە بەهۆی بوونی سزاکان و دامەزراوە کۆنە نەوتیەکان بژانەوەی پرۆسەی بەرهەمهێنانی نەوت لە ئێران چەندین ساڵی پێویستە. بەپێی ئەو راپۆرتە کە ڕۆژی سێشەممە هەژدەی خەرمانان بڵاوکرایەوە بەرهەمهێنانی نەوت بەهۆی دابەزینی سروشتی بەرهەمهێنان لە دامەزراوە نەوتیەکان سزاکان و بەرەو پێشچوونی ئارامی پرۆژەکان چەندین ساڵ درێژە دەکێشێت کە بژانەوە بەخۆیانەوە ببینن. ئەم ناوەندە سەر بە وەزارەتی وزەی ئەمریکا دەڵێت کە بەرهەمهێنانی ڕۆژانەی نەوتی خاوی ئێران لە ساڵی 1974 گەیشت بووە 6,100,000 بۆشکە لە ڕۆژدا. بەڵام لە ساڵی 1970 بەرابەر لەگەڵ ساڵی 1357 هەتاوی ئەم ڕێژەیە دابەزی و لە ئەنجامدا لە ساڵی 2001 تا 2010 نیوەنجی بەرهەمهێنانی نەوتی خاوی ئێران گەیشتە 4 ملیۆن بۆشکە لە ڕۆژدا کە ئەم ڕێژەیە لە ساڵی ڕابردوو دابەزیەوە بۆ 3,200,000 بۆشکە لە ڕۆژدا. بەپێی ئەم راپۆرتە ساکانی ڕۆژاوا بووەتە هۆی ئەوەی کە کۆمپانیا جیهانیەکان گەشەی پرۆژە نەوتیەکان یا کۆتایی پێهێنانی پرۆژەکانی دیکەی نەوتی ئێران بەجێبێڵن. ناوەندی زانیاری وزەی ئەمریکا لە درێژەدا دەنووسێت کە ئەمە لەگەڵ دابەزینی بەردەوامی زەرفەتی بەرهەمهێنانی نەوت ڕوبەڕوویە کە ئەنجامی دابەزینی سروشتی بەرهەمهێنان نەوت لە دامەزراوە کۆنەکانە بە شێوەیە کە ساڵانە بە شێوەیەکی سروشتی 8-13 لەسەر زەرفەتی بەرهەمهێنانی نەوتی دامەزراوەکانی ئێران دابەزێت کە ئەمە ڕێژەیەکی زۆرە. ئەم راپۆرتە ئاماژە بە ڕێکەوتنامەی کاتی ئەتۆمی ژنێڤ لە سەرماوەزی ساڵی ڕابردوو لە نێوان ئێران و 6 زلهێزی جیهانی دەکات و جەخلەوە دەکاتەوە و لە سەرارە سزانەتەوەیەکانی ئێران دەنووسێت کە بەپێی ڕێکەوتنامەی ژنێڤ ژمارەیەک لە سزاکانی پێترۆشیمی هەڵوەشانەوە. لە هەمان حاڵدا ئەم راپۆرتە باز لەوە دەکات کە هێشتا ڕێکەوتنی گشتگیر لەسەر پرسی ئەتۆمی ئێران جێگەی گومانە. ئەم راپۆرتە هەروەها سەبارەت بە ئاسۆی وزەی جیهان لە ئەمساڵی زایانی کە لێکۆڵینەوەکەیشی لە ئاسۆی وزەی جیهان لە ساڵی 2040 کردووە دەڵێت کە کەڵوەرگرتن لە نەوتی جیهان لە ساڵی 2010 نزیک 87 ملیۆن بۆشکە لە ڕۆژدا بووە کە چاوەڕوانی ئەوە دەکرێت ئەم ڕێژەیە لە ساڵەکانی 2020 و 2040 بگاتە 98 ملیۆن و 119 ملیۆن بۆشکە لە ڕۆژدا. سەبارەت بە نرخی نەوت ئەم راپۆرتە ئاماژە بە دابەزینی 5 دلاری لە مانگدا لە چاو مانگی پێشوو دابەزین $10 لە چاو مانگێک پێش ئەوە دەنووسێت کە چوونە سەرەوەی بەرهەمهێنانی نەوتی لیبی و گەشەی ئابووری جیهان دەبێتە هۆی دابەزینی نرخی نەوت. پێی ئەم راپۆرتە چاوەڕوانی ئەوە دەکرێت کە نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکان تا ساڵی 2017 بگاتە $92 و لە دوای ئەم ڕێکەوتە دووبارە زیاد بێت. هەروە بەپێی ئەم راپۆرتە نرخی نەوتی برێنتی دەریایی باکوور لە ساڵی 2020 نزیک $97 و لە ساڵی 2040 نزیک $141 دەبێت. هاوکار لەگەڵ راپۆرتی ساڵانەی وزەی ئەمریکا ئەم دامەزراوە لە راپۆرتێکی دیکە بە ناوی ئاسۆی کورد ماوەی وزە بڵاو کردوێتەوە.
لەسەر وردەکاریەکانی بارودۆخی بەرهەمهێنانی نەوتی خاو لە ئێران لێکۆڵینەوەی ئەنجامداوە. ئەم راپۆرتە دەڵێت کە بەرهەمهێنانی نەوتی خاوی ئێران لە 9 مانگی ساڵی 2013 گەیشت بووە 2,680,000 بۆشکە لە ڕۆژدا، بەڵام لە 3 مانگی کۆتایی ساڵ ڕۆژانە 10,000 بۆشکە بەرهەمهێنانی نەوتی خاوی ئێران زیاد بووە. هەروەها لە نیوەی سەرەتایی ساڵی 2014 بە شێوەیەکی نێوەنجی بەرهەمهێنانی نەوتی ئێران گەیشتووەتە 2,800,000 بۆشکە لە ڕۆژدا. لە ماوەی دەسەڵاتداری کۆماری ئیسلامیدا بەهۆی تەری کەوتنەوە و ماوەیەکی زۆر بەهۆی خەیاڵ پڵاوەکانی خومێنی لە کاتی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراقدا و درێژەدان بەو شەڕە بەشێکی زۆری ژێرخانی ئابووری ئێران لە ناوچوون یا ئەوەی کالاواز بووە. لە دوای کۆتایی هاتنی ئەو شەڕە کۆماری ئیسلامی ئێران نەتەنیا هەوڵی چارەسەرکردنی بۆ ئەو خەسارانە نەدا، بەڵکو بەڕاستبەرکردنی کارەکان بە کەسانی ناشارەزا و هەروەها میلیتاریزەکردنی وڵات و خەرجکردنی داهاتی وڵات لە کارە تێکدەرەکانی حەماس و خەیاڵپڵاوی هەناردەکردنی ئینقلاب ژێرخانی ئابووری داڕمانی زۆرتری بەخۆوە بینی و بەهۆی هەڵسوکەوتەکانی لە بواری پرۆژە ئاتۆمیەکەیەوە و گەماڕخستنە سەری لەلایەن ڕۆژئاوا و ئامریکاوە بارودۆخی ئابووری و ژێرخانی ئابووری ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپتر بوون دەڕوات و سەنعەتی نەوتیش لەم دارمانە بێبەهرا نییە. بەڵام بینەرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت بەم شێوەیە بەرنامەکەتان پێشکەشکرا تا بەرنامەیەکی دیکە ژیان خۆش.